ئەم جوتیارە 7 ساڵە خزمەتی ئەم باخی زەیتوناکە پاش پێگەیشتنی بەرهەمەکەی دەرکەوت لە خراپترین جۆرەکانی زەیتونە ئەو گومانی هەیە لەوەی ئەو کۆمپانیایی نەمامەکانی باخەکەی بۆ دابین کردووە جۆرە خراپەکەی بۆ هاوردە کردبێ ئەو نزیکەی 1 تەن زەیتونی لەم باخە داگوشیوە لە کارگەدا تەنها 28 کیلۆ ڕۆنی زەیتونیە بووە. طبعا ئەو کۆمپانیا کە هێناوێتی 7 ساڵ پێشی سەوەرم گردا 7 ساڵە خزمەتێکم ئەوەی سە بە ئاساس کە گۆرماگەروتیان ئەمە عالی زەیتە یعنی 28 لە 100 زەیتی تایە ئیسە کە دەرچوو بردم 900 کیلۆمتر بۆ ماسەرەکەی هەولێر 28 کیلۆ زەیتی تیا. پێش 7 ساڵ وەزارەتی کشتتوکاڵی هەرێم لە چوارچێوەی پلانی استراتیژیدا پاڵپشتی جوتیارانی کرد بۆ گرنگیدان بە کشتتوکاڵ بە پاڵپشتی 100% نەمامی بۆ 7 جوتیاری ناوچەی گەرمیان دابین کردووە. بەڵام لە ئێستادا بەرهەمەکانیان پێگەیشتووە و هیچ سوودێک لە بەرهەمەکانیان نابینرێ. حقوقی حکوومەتی هەرێمی کوردستان لێپیچینەوە لە ئەو شەریکەیە بکە کە ئەم زەیتونەی هێناوە هەروەها ئەو کەسانی کە بەرپرسیان لە دابەشکردنی ئەم درەختە بەداخەوە گەر ئەمە سەری بگرتایە لە کەلار گەرمیان بە گشتی وە کەلار بە تایبەتی دەبووە نمونەیەکی جوانی بەرهەمهێنانی ڕۆنی زەیتون. گەرمیان ناوچەیەکی گەرمە وەک شارەزایان ئاماژەی پێیەکەن پێویستە لە هەڵبژاردننی هەر نەمامێکدا بۆ چاندن لە ناوچەکەدا ڕچاوی ئەو لایەنە بکرێ. لە ئەنجامی ئەو تۆژنەوە کە ئەنجامانداوە لەسەر دەرهێنانی زەیتی زەیتونی خۆماڵی بۆمان دەرکەوت کە ڕێژەی هەر گەورەی زەیتونی ناوچەکە جۆرێک نییە گونجاو بۆ دەرهێنانی یاخود بۆ دەرهێنانی زەیت. گەرمیان خاوەنی زیاتر لە 1.2 ملیۆن زەوی کشتتوکاڵیە و لە دوای پارێزگای هەولێریشەوە بە دووەمین ناوچەی کشتتوکاڵی هەرێم دێ لە زۆری ڕوبەری زەویدا. مەریوان حەسەن NRT گەرمیان.